الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيده. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك وعظيم سلطانك. اللهم صل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد المختار وآله الأبرار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. خوشكو برای ایماندارم، السلام علیکم و رحمت الله و برکاته. ئازیزان و خۆشەویستان، لە جومعەکانی ڕابردووە لەسەر نوێژ ڕۆشتین، ئەرکانی نوێژ، واجباتی نوێژ، ئەو ئەرکانانەی کە 11 ڕکن و ئاماژەمان پێکرد. هەر کەسێک لە ناو نوێژەکانیە یەکێک لەو ڕووکانە نەکا و جێبەجێ نەکا، نوێژەکەی بەتاڵە، سوجدەی سەهویش قەرەبووی ناکاتەوە. لەم ڕۆدا بە ئیزنی پەروەردگار ئەڕۆینە سەر ئەو سونەتانەی لە نوێژا هەیە و ناو نوێژ و دوای نوێژ و پێش نوێژ، ئەوەی کەوا لە شەریعەت ئاماژەی پێکراوە. تەبعەن سونەت خێرێکی زیادەیە، ئەگەر ئینسان نەیشی کا عیبادەکەی دروستە، بەڵام خێری کەمترەگا. وەک مامۆسای مدەڕیس لە تەعریفی سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، مامۆسا بە کوردی و بە کورتیە فەرمێت سنت فرموده و کردەوە و ڕەزا ئەوەی کرابێ لە خزمەت ئەوە. سنت کردەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، گوتار و قسەی شیرینی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، فەرمانی پێغەمبەری نازدارە، ڕازیبوونی پێغەمبەری نازدارە. ئەمانە هەمووی سنەتە، یعنی شتەیە پێغەمبەر خۆی فەرموویەتی و کردوویەتی و هەروەها فەرموویەتی و کردوویەتی، یان کارێک فەرمانێک سەحابەیە کردووی پێی ڕازی بووە. ئەمە پێوتێت سنەت. اینجا ئینسان کە کردی پاداشتی گەورە وەرەگرێت، کە ئینسان تەرکیش نەیشی کرد گوناهبار نابێ. ناو نوێژ وەکو ئەرزمان کردن 11 فەرزی هەیە، 11 فەرزەکە جێبەجێکە، سنەتیشی لەگەڵا مەکە، نوێژەکە دروستە. بەڵام وەک نوێژی ئەو کەسە نییە کە بە سنەت و ڕێگوپێک ئەیکا کە خێرەکەی لە 100% خێری زۆر گەورەی تایە. ولما فرميانا السنة هي ما يطلب من الإنسان فعله على غير سبيل الحتم، بحيث يثاب المسلم على فعله ولا يعاقب على تركه. وما جمال بيكر سنة ويكوا داوا كرا ولا إنسان لمسلمان كبراسي نقل سر سبيل واجبون فرضية أجنة جنا باربي. سنة أو داوا أكرا لإيما بيكين جيبا جيكين ئاکار و گوتار و ئەخلاقی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە شێوازێک بەکردنی پاداش وەرەگرین، بە تەرکردنی گونابار نابین و بەڵام سنەتی پێغەمبەرمان جێبەجێ نەکردووە، ئەو خێرە زیادەمان لە دەستی خۆمان دەرکردووە. ئەو سنەتانە فرامۆش مەکە، چونکە ئینسان بە سنەت و جێبەجێکردنی سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە پێغەمبەر نزیکە بێتەوە. ئینسان کە لە پێغەمبەر نزیک بووە، لە قیامەتشا لە نزیک پێغەمبەرە صلی الله علیه وسلم، بەر شەفاعەتی پێغەمبەرەکەوێ و هەروەها متەخەلیقە بێ بە ئەخلاقی پێغەمبەری نازدار. پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ، چ ئەخلاقێکی بەرز و جوانی هەبووە، چ تەبیعەتێکی هەبووە، چ دڵێکی گەورە و نەرم و نیان و پاکی هەبووە. ئینسان بە جێبەجێکردنی سنەتی ڕەسوول الله ئاوای لێ تێ. ئەو پێغەمبەرە چۆن بووە لە ناو ماڵ و مناڵە، لە ناو کۆمەڵگا، لە دەر و لە دەشتا. ئینسان بە جێبەجێکردنی سنەتی ڕەسوول الله ئەخلاقی پێغەمبەر وەرەگرێت، طەبیعەتی پێغەمبەر وەرەگرێت صلی الله علیه وسلم. جگە لەوەی کە تۆ ئەو هەموو پاداشتەشی دەرەکەوێ بە جێبەجێکردنی سنەتی پێغەمبەری خوا، کە خوا بەو عەزەمەتیە فەرمێ ئەطیعوا الله وأطیعوا الرسول، ئیطاعەی خوا بکەن، ئیطاعەی پێغەمبەر بکەن. گوێڕایەڵی خوا و پێغەمبەر بە یەکەوەیە. سنەت یعنی گوێڕایەڵی پێغەمبەر. گوێڕایەڵی خوا جێبەجێ کردووە، گوێڕایەڵی پێغەمبەری جێبەجێکە لە سنەتەکانە، لە ئاکار و گوتارەکانە. ومن يطع الرسول فقد أطاع الله. ئەوەی گوێڕایەڵی پێغەمبەر بێ گوێڕایەڵی پەروەردگار بووە. قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. خوا فەرمێت پێیان بڵێ خۆشەویستی من، ئەگەر ئێوە ئیدعا و لاف و گەزازیەوە لێدەن خواتان خۆش ئەوێ، ئەوە شوێن من بکەون، یعنی شوێن پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئیتر ئەم سنەتەیەنی شوێنکەوتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم. کاتێ ئێمە شوێن پێغەمبەر بکەوین، خوا ئەمە پێیان بڵێ ئەگەر شوێن من بکەونێ شوێن پێغەمبەر، ئەوە منیش لیان خۆشە بم و باش دەکەم بە نسیبیان دەرەجاتیان بەرز ئەکەمەوە. خوا فەرمێت
بجێبەرگری سنت، یعنی لە هەموو عیبادەتەکە سنت هەیە، خێری زیادە هەیە، سنت خێری زیادە هەیە. لە نوێژیشا ئەو سنتانە هەیە، پێش ئەوەی دەستکەی بە نوێژ کۆمەڵە سنت هەیە، جگە لەوەی ناو نوێژ کۆمەڵە سنەی تایبەتی تایە. لە پێش نوێژە ئینسان سنت ئەگەر خۆی بە تاق و تەنهاش بوو، لە ماڵا بوو، لە دەشتا بوو، لە سەحرا بوو، لە مزگەوتا بوو، سنتە بانگ بدا بۆ خۆی لە کاتی بانگە. بانگدان سنتە. ئەم بانگدانە جگە لەوەی کە لە فەزلی بانگە حەدیث زۆر وارد بووە، پێغەمبەری خوا فەرموویە لە فەرمایشتێکە هەر کەسێ بانگ بدا لە ڕۆژی قیامەتە ملی لە هەموو کەسێ بەرزترە. سەر خەڵکەی ڕووی نایە بانگدا، شەرمەکە لە بانگدان. یعنی ئەگەر تۆ لە ماڵی خۆشتا بێ لەو دەشت و سەحرا بووی، تەوقیتەکە کاتەکە کاتی بانگ بوو، یەکسەر بانگی خۆت بدە بۆ ئەوەی خێرەت دەستکەوێ. و هەروەها پێغەمبەر فەرمیێ صلی الله علیه وسلم ئەو کەسانەی کە بانگ بێژن کە بانگ ئەدەن لەو کاتە شەیتان ڕاوەنێن. و هەروەها ئەو بانگ کە تۆ ئەیدەی بە ئەندازەی دار و بەرد و حەشەر و بەشەر کە گوێی لێتە لە ڕۆژی قیامەتە هەمویان شاهیدی بۆ ئەدەن، ئەڵێن ئێمە شاهیدین لەسەر ئەم کەسە کە موحید بۆ بانگی داوە، پەروەردگارا لێی خۆش بە. بۆیە سنەتە ئینسان لە پێش نوێژی خۆیان ئەگەر لە مزگەوتا نەبوو کاتی جەماعەت بە تەنها بۆ لە دەشت و سەحرا لە ماڵا بوو، سنەتە بانگ بدا. ئەگەر بەدەنگێکی سوگیش بێت لە ماڵەکەی خۆیان بێت، بانگ سنەتی پێغەمبەری خوایە لە پێش نوێژەوە. قامەتکردن نەوتوانی بانگەکە بەی قامەتەکە بکە بەلای کەمیەوە، ئەو قامەتە سنەتی پێش نوێژە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری سەحابەی کردووە و فێری ئوممەتەکەی کردووە. بۆیە پێویستە ئێمە وەک بانگەکە نادەین، ڕوومان نایە شەرمەکەین لە ماڵا لە پێشی نوێژەکەی خۆتەوە کە دواکەوتی لە جەماعەت یا بەهۆی شوکارێکەوە ئێستا نوێژی نیمەڕۆیە، تۆ نوێژی نیمەڕۆکەی نوێژی عەسرەکەی بەیانیەکەی، قامەتەکە بکە. قامەت کە ئەوی شەر بانگە، قامەتی شەر بانگە، پێغەمبەری خوا بە ئەذانەی ناوی بردووە. ئەم قامەتەی سنەتە، یعنی پێچ یەکسەر نوێژدا مەبەستە، قامەت بکە بۆ نوێژ ئەوسا. تەمان بانگدان هەموو لایەکمان نەزانین دووە، قامەتیش تاک تاکە. بانگ ئەڵێ الله ئەکبەر الله ئەکبەر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله وصلاة دوای بانگ سنته و پیغمبری خدا فرمید صلی الله علیه و سلم بدنگی برز بیه بدنگی سوق بیت. اما بانگ که قامتکش صلوات رسول پیغمبری خدا لیده بوتبركي اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على الفلاح قد قامت الصلاة قد قامت الصلاة الله أكبر الله أكبر لا إله إلا الله. دعاء اللهم ربازي بكينو أو سانوجك وبكا. أما السنة بيغمبر وصحابي بيغمبر إخوة كواتم السنة أنا بيش نوجا سنة نوجي فرضلين نوێژی سنت بانگ و قامەتی نییە، نوێژی جەژنەکان بانگ و قامەتی نییە، نوێژی مەسەلەی سەڵات و تەسبیح بانگ و قامەتی نییە، نوێژی فەرز ئەڵێن بانگ سنەتە بۆی قامەت سنەتە بۆی. و هەروەها ئینسان سنەتە لە پێش ئەوەی کەوا نوێژ دابەستی و حتا پێش قامەتەکەیش سنەتە هەندێک ذکر هەیە بیکە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری هەندێک لە سەحابەکانی کردووە. وەک ئەو دەجار ذکرەی کە دەجار بڵێ سبحان الله، دەجار بڵێ لا إله إلا الله، دەجار بڵێ الحمد لله، دەجار بڵێ الله أكبر، دەجار بڵێ استغفر الله. ئەمە لە سنەتی پێغەمبەری خوا واریدە، وەکو ئیبن سەنی حەجەکەی ڕوایەت کردووە لە کتێبی العمل اليوم عمل اليوم والليلة لە ئوم الرافعەوە ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە خزمەت پێغەمبەری خوا گەیشت، ئوم الرافع فەرمووی یا رسول الله دلني على عمل يؤجرني الله عز وجل عليه. فێری کردەوەیەکم کە خوا پاداشتم باتەوە لەسەری بیکەم. پێغەمبەری خوا فەرمووی یا ئوم الرافع أي أم الرافع إذا قمت إلى الصلاة فسبح الله 10 وهلليه 10 واحمديه 10 وكبريه 10 واستغفريه 10 فإنك إذا سبحت 10 قال هذا لي وإذا هللت 10 قال هذا لي وإذا حمدت قال هذا لي وإذا كبرت
قال هذا لي، وإذا استغفرت قال قد غفرت لك. أم حديثة طبعا نتائج الأفكار نقل كراوة وهروها حديثك علماء زانان أفرمون حديثك صحيحة هيج قماني تيادانية كإنسان لبيش نوجك أمي أم الرافع كبيغمري خواه فريكر. أم الرافع فرمي يا رسول الله دلني على عمل يؤجرني الله به كردويك من خواه بعداش ماته ولا سري يعني هذا باشتوا خواه خوش بيه بيغمري خواه أي أم الرافع كاتك هستاي بونش أو دجار بله سبحان الله ودجار بله لا إله إلا الله ودجار بله الحمد لله ودجار بله الله أكبر ودجار بله أستغفر الله كاتك أمتوت كدجارتو سبحان الله خواف من بومنا دجارتو لا إله إلا الله خواف من بومنا دجارتو الله أكبر خواف من بومنا دجارتو أستغفر الله خواليت خوشبيت خواليت خوشبيت أو لقديماني إما علماء زانان لبيش نشكانا لمزقوتكانا مثلا أو دستور باو حتى فكري وهابت ناتو والله يسلم لمزقوت هاريكين براسي دجار لبيش نشكان وأيكين لبرو حديثي في غمري خواص صلى الله عليه وسلم بويو خير ما هندسكوي يكسر راس تقول نقلنا ونوشكا أموكو افتتاحي نوشكا شوية وهروها دايكي ما داران أفرميت پیغمبر خدا صلى الله عليه وسلم كان رسول الله صلى الله عليه وسلم يكبر 10 ويحمد 10 ويسبح 10 ويهلل 10 ويستغفر 10 ويقول اللهم اغفر لي واهدني وارزقني وعافني واعوذ بالله من ضيق المقام يوم القيامة 10. أما حتى الباني تصحيح كردوها أو أنك الباني ومحدث زانو بالرأي فيها كان أو كتريج بمان شيء أزان خوشويستان كواتا أم ذكرانا لبيش نيوش أكريه سنتي بيغمبري خوا أصحابي بيغمبري خوا صلى الله عليه وسلم سنة تو بيش أو كا قامت كي دجات سبحان الله لا إله إلا الله الله أكبر والحمد لله استغفار كي إنجا قامت كي وش أماجما بيكر إنجا نيوشك دابستي للسنة كاي نجا أماجا بهندي سنة تركين إن شاء الله تعالى أزان خوشويستان يك يتل السنة بيش نيوش أوه كإنسان خوي بو آماده كرد بيه ستر دانان ستر سنته بلام نكلها مشويني شاب الراسي سمزقوت ستري بو شي مزقوت برماله خوي ستري بو خوي تو بي مثلا اشتك داني لبردمي خوتا هر حس ستر بيسو بني بايا كان نيش دابك بهرحال ما بس ام نقطه ويا ستر سنته بو الصحراء بو الدشت بو مال انجا او ستريش كلا شرع ما جاي بيه كراوا كافرمون سنته علماء زانان افرمون سنة سترة براسي برز بيه اندازي بستي لبيش خوتو دايني اگر نبو براسي او كاتا اتواني خط يبكي وكو علماء زاناني مفرميانا يخط لبردمي خوتا اكي يان برمالة داخل او برمالة السترة كابرا بدا برمي جاكيشتا بس برمالة نروى لبيش برمالة برا تو سترة دانا والسنة دي خود جيبجا كردوها ام سجادة وبرمالة دروس كراوة امرو لسر اساسي او دروس كراوة كأما السنة بو نيوشخوين بو اويل نيوشكي خويا دايخة ام سنتي دسكوي ام سترة السنة وكل مالا وكل مزقوتا وكل درودشتا لا درودشتا بو اتوانا دو برداني لبردمي خويا بو اوي كوا اگر خلط يبداتا برنوجا قنا باري نبي اما السنه كاني بيش نجو سنه كاني ناونوج هذا المحفظه كانت باذن پروردگار خو لهم لا يكمان راضي بيه خو لهم لا يكمان خوش بيه خو عاقبت مان بخير بيري خو لغنا وتعاني خو من واو دايك مان خوش به خو لا درد بلا ومصيبته ناقشي لا مان يا ربي خو يا تبارينا باسم عصمي خود يا ربي خو بإيمان وبمان شنو وبمان بنو زندو مان كروا لدرد وبلا ومصيبات لا مان يا ربي خوا ظل ما نوراني كبنوري خود بنوري محبتي خود بيغمبري ناس دار اصحابي بيغمبري ناس دار صلى الله عليه وسلم خوا بإيمان وبمان شنو وبمان بنو زندو مان كروا يا ربي خوا واني دعاء خير يعني كردوين اجلنا خوش يعني وقرفت يعني خوايا درد دار خواش في عزو فلان بو بنيره رحميان بيبقى بتايبت هندك نخوش لناوي ولات لدروي ولات خصمو كسي مسلماناني مزقوتا داوي دعاء خيران كردو خويا شفاء عزو فلان وبنيره خويا الرحمن بيبكا زليلي سرجيقان مكا يا ربي خويا ضلي كسوكايران خوشكا ضلي هم لايك ما خوشكا يا ربي خويا اواني قرز دارن اواني قرفتارن اواني نارعتن هجارن دامان خويا درقاي رزق وروزي خير خوشان يبكروا يا ربي خويا ضلي دور المكان ما نرمكا هاو كاري ذاتي فقير وشاران كان بتايبد لما نجي رمضان ولم برجشنا لم بر رمضان بتوانن ضليان خوشكن باخوايا
خوایە دڵیان خۆشکە ئەو دەوڵەمەندانەی کەوا دڵی فەقیر و شار خۆشەکەن ماڵە ناوەدان خوایە ماڵە ناوەدان کەیتەوە خوایە دڵیان خۆشکەی خوایە ڕزق و ڕۆزی حەڵاڵن بی یا رەبی خوایە دەپارڕینەوە ئەوانەی کەوا مەشاکیلی عایلەیانە خوایە بۆیان چارەسەرکە ئەوانەی منداڵێنە خوایە منداڵی ساڵحان بەرێ ئەوانەی هیانە و ساڵح نییە خوایە بۆیان ساڵەکەی ئەوانەی هەیانە و مەفقودە و دیانین دوورن لە یەکەوە خوایە بەیەکیان شادکەیتەوە خوایە هەموو خۆشەویستان و دۆستان بە یەک شادکەیتەوە یا رەبی خوایە دوعاکانمان قبوڵکە یا رەبی خوایە بەزەی بە مسلمانانی جیهانا بێتەوە بە تایبەت مسلمانانی غەزە و فەلەستین خوایە خۆت ئاگای لێیە چۆن قەتڵ و ئامیانەکەن چۆن برسیانەکەن چۆن لە ناویان ئەبن خوایە هیچ پشتیوانێکیان نییە تەنها تۆ نەبێ ئێمەش دەسڵاتی دوعامان هەیە یا رەبی خوایە بە قودرەتی خۆت بە هێزی خۆت بە توانای خۆت بە جنودی خۆت بە سەربازی خۆت فریایان کەوە لەو نەهامەتی و ناڕەحەتی ڕزگاریان کە لەو برسیەتی و داماوێ ڕزگاریان کە خوایە یەهود بەروەتە گیانی مسلمانان یا رەبی خوایە خۆیان بە زلهێزی ساعەکە ئەزانن خۆیان بە گەورە ئەزانن خۆیان بە تاغوت ئەزانن تاغوتیشن یا رەبی خوایە لە ناویان بەرە پشتیان بشکێنە جێچ و جاشان تێک بشکێنە بیان ترسێنە لە ناویان بەرە لە کۆڵی مسلمانانن کەرەوە پەروەردگارە یا رەبی خوایە کاربەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکە ئیمان و ئیسلام خەرە دڵیانەوە یا رەبی خوایە ئەگەر دۆستمانن دژمنمانین خوایە بەرقرارن کە یا رەبی خوایە هەر کەسێ دۆستمانە هەر کەسێ ئێمەی خۆشەوێ وڵاتمانی خۆشەوێ کوردستانی خۆشەوێ یا رەبی خوایە بەرقراری کە هەر کەسێ دژمنی دین و خاک وڵات و نیشتیمانمانە دژمنی ئەم میلەتەیە قوت بڕوونان بڕێ میلەتەیە برسیکەری ئەم میلەتەیە خوایە گەشتیاوی داتی دادی خوایە گەشتیاوی دادنیە خوایە ژێرە و ژووریکە خوایە عالیە سافیلەها خوایە چەند زاڵمت لە ناو برد خوایە ئەوەی زاڵم و ستەمکارە پشتیان بشکێنە لە ناویان بەرە ئەوەی میلەت برسیەکە خوایە برسیکەی ئەوەی میلەت لە ناوە با خوایە لە ناوی بەری ئەوەی دژمنی میلەتە خوایە دژمنی بی یا رەبی خوایە لە ناوی بەری یا رەبی خوایە لە دەپاڕێنەوە بە ئیسمی عەزەمی خۆت پەروەردگارە لەبەر خاتری خاتردارانت دوعا و نزا و پاڕانەکانمان قبوڵکە خوایە بمانگێنە مانگی ڕەمەزان سەلامەتمان کە بۆ مانگی ڕەمەزان و مانگی ڕەمەزانمان بە سەلامەتی لێوەرگرە تەوفیقمان بە سیحەت و عافیەتمان بە لەو مانگا ئەوەنە عیبادەت بکەین جوابی تۆ بدەینەوە تۆ بەی نەسوئی تیا بکەین تۆ لە خۆمان ڕازیکەین جائزەی کوبڕای تیا وەرگرین پەروەردگارە ئامین ئامین أقول قولي هذا وأستغفر